زیادبوونی دیاردەی خۆڵبارین لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە دەڤەری گەرمیان مەترسی بە بیابانبوونی زیاتر کردووە. لە ماوەی تەنیا مانگێکدا 6 حاڵەتی خۆڵبارین ناوچەکەی گرتووەتەوە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ وشکەساڵی دووەم ساڵی لەسەر یەک و کەمی ڕێژەی سەوزایی و زۆربوونی ناوچە بە بیابانبووەکانی ناوچەکانی عێراق و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیاردەی خۆڵبارین یەکێکە لەو دیاردە سروشتیانەی کە ڕووەدا و پێشتر لە عێراقا ئەم دیاردەیە ڕووی داوە بەڵام بەم چڕێ نەبووە، یعنی پێشتر بە پێی داتاکان ساڵی چەند جارێک ڕووی داوە، یەک جار بووە یان 3 جار یان 4 جار بووە، بەڵام ئەوەی تێبینی ئەکرێ ئەم ساڵ لە مانگێکا زیاتر لە 6 جار ڕوویدا. ئەمی شتێکی ناسروشتیە و بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەریان زۆر هەبووە لەسەر خاک و هەروەها لەسەر ژینگە بەکشتی و بەرزبوونەوەی پلەی گەرمیەکێکە لەو هۆکارانەی کە بووەتە هۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەمە وای کردووە کە مادەی ئۆرگانیل لەناو خاکە زۆر کەم بێتەوە و ئەمەی شواکە کە خاکەکە بە تەواوەتی شیب بێتەوە و ئەو کاتە بەهێزی بە ئەو خاکە گوازرێتەوە لە شوێنێکی بۆ شوێنێکی تر و ئەمە زیاتر ئەم دیاردەیە لە بیابانی عەرەبی و بیابانی ڕۆژاوای عێراق و هەروە بیابانی ئەفریقیەوە بۆمانەتێت، چونکە ئەو ناوچانە بە هەمان ئەو کێشانێکە ئێمە هەمان لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و وشکەساڵی وەکەم بارانی ئەو ناوچانش تووشی بوونە بۆیە ئەو دیاردەیە بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبووە لەسەر ئێمە. لەبەرەوەی ئیساکامە بووەتە کێشەیەکی جیهانی مەبەستم لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە و کاریگەری لەسەر زۆربەی وڵاتان هەیە، بەتایبەتی وڵاتانی کەندا و عێراق و سووریا و ئێران، بۆیە پێویستەکە هەماهەنگیەکی نێودەوڵەتی هەبێ لە نێوان ئەم وڵاتانە و بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێ بۆی بتوانن ئەو بیابانانە بەلانی کەم بتوانن دارستانی تیا دروست بکەن یان مادەی ئۆرگانی تایە زیاد بکەن بۆ ئەوەی ئەو خاکە بنشێتەوە بە تەواوەتی جێگیر بێت. هەرچەندە خۆڵبارین دیاردەیەکی سروشتیە و لەو ساڵانەی ڕێژەی بارانی کەمە زیاتر ڕوودەدات، بەڵام پێویستە هەنگاوی کردداری بە ئاراستەی کەمکردنەوەی زیان و لێکەوتەکانی ئەو دیاردەیە بگیرێتە بەر، چونکە ژینگەی گەرمیان و ناوچەکە نزیکە زۆرترین نیشانەکانی بە بیابانبوونی تێدا دەربکەوێت. خۆی لە ڕاستیدا جیهان بە خۆناکێکی سەختی گۆڕانکاری کەشوهەوادا بەردەوام تێپەڕەکە، لەگەڵەوەشە ناوچەی ئەمەش بەهۆی کەمی دابارینەوە بەدەر نییە لەو کاریگەرانە و نەبوون ڕووپۆشی سەوزاییش وای کردووە کە ئەم کاریگەریانە زیاتر دەربکەون لە ناوچەکەیە، بۆیە دەبێ وردە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەن کە ڕووپۆشی سەوزایی لە ناوچەکەیە زیاتر بکرێت. بەشێک لەم